وتەیەک بە بۆنەی 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات لە دژی سزای ئەعدام. ئەمڕۆ سێشەممە 10 مانگی ئۆکتۆبر ڕۆژی جیهانی خەبات لە دژی سزای ئەعدامە. ڕاوتی جیهانی خەبات لە دژی سزای ئەعدام لە ماوەی 2 دەی ڕابردوودا بەرەو پێشەوە هەنگاوی باشیناوە. لە ماوەی ئەو 2 دەیەدا سزای ئەعدام لە چوارچێوەی 20 وڵاتی جیهاندا بەگشتی هەڵوەشاوەتەوە و لە هەندێک وڵاتیشدا حکمی ئەعدام ڕاگیراوە. بەڵام لە ئێران ئەم ڕەوتە پێچەوانەیە و ماشینی ئەعدامی کۆماری ئیسلامی بۆ ساتێکیش نەوەستاوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێوەتنەوەیی تەنیا لە ماوەی ساڵی 2015دا حکوومەتی کۆماری ئیسلامی و دەوڵەتی تەدبیر و ئومیدی حەسەن ڕۆحانی 977 کەسی ئەعدام کردووە کە ژمارەیەک لە ئەعدامکراوەکان کەسانێک بوون کە لە کاتی ئەنجامدانی تاواندا تەمەنیان لە ژێر 18 ساڵاندا بووە. ئەم ڕژیمە بەهۆی نەوەستاندنی ماشینی قەتڵ و ئەعدامەوە هەروە پلەی یەکەم لە ڕیزبەندی ئەو حکوومەت و دەوڵەتانەی بۆ خۆی پاراستووە کە سزای ئەعدامیان تێدا جێبەجێ دەکرێت. ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 3 دەی ڕابردوودا لە پاڵبەساتی زیندان، ئەشکەنجە و باقی شێوازەکانی دیکەی سەرکوتدا سزای ئەعدامیشی وەک جنایەتێکی سازماندرا و هەر لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە هەتا ئێستا کردووەتە یەکێک لە پایە و کۆڵەکەکانی حاکمیەت و دەسەڵاتداریەتی و بۆ چاوترسێنکردنی خەڵک بەکاری هێناوە. ئەم ڕژیمە لە ماوەی مانگەکانی گەلاوێژ و خەرمانانی ساڵی 1367دا دوای ئەوەی کە شکستی ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەرەکانی شەڕ لەگەڵ ڕژیمی عێراق یەکلایی بووەوە و خومەینی بە قەوڵی خۆی جامە ژەهرەکەی هەڵقوڕاند و ئیتر لەوە دڵنیا بوو کە پرۆژەی کۆنەپەرستانەی پان ئیسلامیستی ڕژیم بەرەو ڕووی شکست بووتەوە. ئەم جارە و بە ئامانجی نانەوەی ترس و وەحشەت لە کۆمەڵگادا لە زیندانەکان دەستی دایە جنایەتێکی گەورەتر کە ئێستاژ ئاسەوار و بەڵگە زیندوەکانی بێڕەحمی و خوو ڕەوشتی وەحشیگەرانەی ئەو کاتی کاربەدەستانی ڕژیم لە سەرجەستەی کۆمەڵگە قورسایی دەکات و ماوەتەوە. لەو کاتەدا خومەینی و باقی سەرانی ڕژیم لەوانە ڕەفسەنجانی، خامنەئی و ڕۆحانی نیگەران بوون لەوەی کە ئەگەر کتوبەنجەکانی دیکتاتۆری هاری مەسەبی شل بنەوە و بەندکراوانی سیاسی کە ماوەی مەحکومیەتەکەشیان کۆتایی هاتووە لە زیندان ئازاد بکرێن، خەڵکی تووڕە لە دواهاتی وێرانگەری شەڕ و جنایەتەکانی ڕژیم دێنە مەیدان و کۆڵەکە و پایەکانی حکوومەتی ئیسلامی دەخەنە لەرزە. سەرانی ڕژیم لەو کاتەدا بە ئامانجی ترساندنی خەڵک ئیجرایی سەرحێکی لە پێشدا ڕێژرا و کوشتار و لە ناوبردنی زیندانیانی سیاسیان دەست پێ کرد. لەو ڕۆژانەدا دەستگای کوشتار و جنایەتی داعش ئاسای ڕژیمی ئیسلامی بە هەزاران بەندکراویان بە مەیل و گرایشی جۆراوجۆری سیاسیەوە سپاردا جووخەکانی مەرگ و لە گۆڕە بە کۆمەڵەکاندا شاردیانەوە. سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بەلاڕێدابردنی ڕایگشتی لەسەر سەرنجدانیان بە ڕیشەی موسیبەت و شێواوی و ئاڵۆزیە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی بڵندگۆ تەبلیغاتیەکانەوە سزای ئیعدام وەک ڕێگەی بەرەنگاربوونەوەی ئەم بشێوی و ئاڵۆزیانە و کاردانەوەیەکی لێبڕاوانە لە ئاز ئەم گرفتە کۆمەڵایەتیانەدا جار دەدەن. دەڵێن کە ئەگەر ئیعدام لە ئارادا نەبێت تاوانکارانی کۆمەڵگە هان دەدرێن و ئەمنیەتی کۆمەڵگە دەخەنە مەترسیەوە. بەڵام ئەوە چ سیستم و دەسەڵاتێکەکە بە ئیستلاح بۆ دفاع لە کۆمەڵگە پێویستی بە جەلات هەیە؟ ئەم ئیدعایانە لە حاڵێکدا مەترح دەکرێن کە بە پێتەجروبەی عەینی لەو وڵاتانێک کە سزای ئیعدامیان تێدا هەڵوەشاوەتەوە بە پێ ئەنجامی توێژینەوەی کارناسانی بواری کاروباری کۆمەڵایەتی هیچ ئامارێکی بەڵگەمەند و شایەتیەکی جێگە باوەڕ نییە کە ئەوە بسەلمێنێت کە لە ڕێگەی ئیعدامەوە دەکرێت بەر بە پەرەگرتنی تاوان و خراپکاری بگیرێت. بە پێشەوانەی ئەم توێژینەوانە دەرکەوتووە کە لەو کۆمەڵگایانەدا کە کەلێنی هەژاری و سەروەت قوڵتر دەبێتەوە
نیزامی ئابووری دەبێتە هۆی هەژارتربوونی زۆربەی خەڵک و هاوکات کەڵەکەبوونی سەروەتی کەلان لە دەست گروپێکی بچووکدا. بەردەوام هەژاری و بێبەشیە کۆمەڵایەتیەکان دەبنە بەستێنێکی گونجاو بۆ پەرەستەندنی جورم و جنایەت. لە ڕاستیدا ئەوە خودی نیزامی سەرمایەداریە کە جۆر و ڕادەی ئەو جورمە بەرهەم دێنەوەکە سزای بۆ دیاری دەکرێت. ئەزمموی مێژوویش ئەم ڕاستیەی سەلماندووە. لە وڵاتانی پێشکەوتوی سەرمایەداریدا لەو جێیە کە خەباتی چینی کرێکار و خەڵکی ئازادی خواز کۆمەڵێک ئیسلاحاتی کۆمەڵایەتی و بەرنامەی ڕفاهی بەسەر دەوڵەتەکاندا سەپاندووە، ڕێژەی جورم و تاوانکاری بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە. لە لایەکی دیکەوە ئەزمموی هەتا ئێستا دەرخەری ئەو ڕاستیە کە پەیڕەوکەرانی سزای ئەعدام لەلایەن دەوڵەتەکانەوە فەزای ڕەوانی کۆمەلگا بۆ خەسار و زیانی زیاتر ئامادە دەکات و بەستێن و بواری ڕەوانیش بۆ دووبارە بەرهەم هاتنەوە و پەرەگرتنی تونند و تیژی و جورم و تاوانکاری فراهەم دەکات. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر ئێستا بە سەدان کەسی بە تاوانی قاچاق و مامەڵەکردن بە مادەی هۆشبەر و قەتڵ و خراپکاری لە ناو سلولەکانی مەرگدا ڕاگرتووە. هەرچەند کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەعدامکردنی ئەم زیندانیانە بە پاساوی فریوکارانەی بە قەوڵی خۆی ئیرتقای ئەمنیەتی ئیجتیماعی و ئیجرای دادپەروەری بەڕێوە دەبات، بەڵام ڕژیم لە ڕێگەی شەپۆلی ئەعدامی بەندکراوان لەم بارودۆخە ئێستادا ئامانجی سیاسی ئەساسی تری هەیە. کوشتاری ئەم بەندکراوانە لەلایەن ڕژیمەوە سیاسەتێکی وشیارانەیە کە بۆ نانەوەی فەزای ترس و وەحشەت لە کۆمەلگە و بۆ چاوترسێنکردنی ئینسانە تێکۆشەرەکان و هەڵسوڕاوانی سیاسی بەرنامەی بۆ دانراوە. ئەم شگردە دەبێ لە دەست ڕژیم دەربهێنرێت. ئەم ڕژیمە کە هەڵواسنی بەندکراوان بە بەرچاوی خەڵکی کردووەتە ڕەوت و ڕووداوێکی یاسایی، ڕژیمێک کە تەنانەت تازەلاوانی کەمتر لە 18 ساڵ تەمەن یاخود ئەوانەی ئەعدام دەکات کە لە کاتی ئەنجامدانی تاواندا تەمەنیان کەمتر لە 18 ساڵە، ڕژیمێک کە سیستمە قەزایەکەی لەسەر بنەمای قەساس و تۆڵەسەندنەوە دامەزراوە و سازماندانی ئەمەلیاتی دزیوی سەنگساری لە کارنامەدا هەیە، ئەم ڕژیمە تەنها بە پەرەدان و بە خەباتی کرێکاری و جەماوەریەکە دەکرێت ناچار بکرێت دەست لەم جنایەتە سازماندراوانەی هەڵبگرێت.